الحمد لله الذي عظم الوقت وأقسم به في آيات متعددة، والصلاة والسلام على من أمرنا باغتنامه قبل فنائه سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم الدين. ممنونی خوای تعالین لەسەر ئەو هەنگە نیعمەتە جوانەی کە پێی بەخشیوین. درود و ڕەحمەتی خوای تعالی برژێ بەسەر ڕۆحی پاکی حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم و بەسەر یار و یاوەرانی هەتا ڕۆژی دوایی. مسلمانانی خۆشەویست، بە یارمەتی خوای تەبارەک و تعالی لەوتاری ئەم جومعە باس لە تاکە سەرمایی هەموو لایەکمان ئەکەین کە ئەویش بریتیە لە عمر و ئەو تەمەن و وەخت و فرسەتەی کە خوای گەورە پێی یاوین کە بژین لەم ژیانی دنیاە. ئێمە ئیماندارە بێ بزانین یەکێ لە گرنگترین نیعمەتەکان کە خوای تەبارەک و تعالی بە ئێمەی بەخشیوە نیعمەتی تەمەن و وەختە، و بەڕاستی تاکە دەستکەوتێ بۆ ئینسان هەیبێ لەم ژیانە ئەم ژیان و تەمەن و عمرەیەتی، تاکە دەستکەوت و سەرمایەیەکی ئینسان عمرەکەیەتی. بۆچی؟ چونکە هەرچی دەستکەوتی هەیە لەم ژیانی دنیا کە دەستیەکەوێ هەر لەم تەمەنا دەستیەکەوێ، هەرچی دەستکەوتی قیامەتی هەیە کە ڕەزابوونی خوای تەعالایە هەر لەم عمر و تەمەنا دەستیەکەوێ. بۆیە تاکە سەرمایەی ژیانی ئێمە ئەم عمر و تەمەنەیە. ئەبێ ئێمە ئیماندار بزانین چۆن لە ژیانی دنیامانە هەر کەسێ سەرمایەیەکی هەبێ، عەرەب وەتەنی ڕەئسولمالێکی هەبێ، زۆر بە حەزەر و تەسەڕوفەکە بەو سەرمایەی ژیانی، زۆر بە وریایی وە تەسەڕوفی پێوەکە، ئەڵێ چونکە ئەگەر ئەمەم بفەوتیە ئەم ژیانم ئەفەوتیە. ئەبێ مومین بزانێ، ڕەحمەتان لێ بێ تەشریف بێنە پێشەوە، ئەبێ موسڵمان بزانێ گەورەترین سەرمایەکەی ئەم تەمەنەیە. چونکە ئەگەر بێت و وتمان کابرا بۆ دنیاکەی بۆ سەرمایە دنیاییەکەی زۆر بە حەزەر و تەسەڕوفەکە، زۆر گرنگی پێەیە، لەبەرەوە لە دەستی بچیە لە ژیانی دنیام لە دەستەچێت. بەڵام مومین ئەبێ ئێمە چاک بزانین ئەگەر ئەم عمرەیەمان لە دەست بچیە، ئەم فرسەت و تەمەن و وەختەی کە خوای گەورە بە ئەمانەت بە ئێمەی داوە لە دەستمان بچیە، هەم ئەو سەرمایەی دنیایەمان کە پارەیە لە دەستمانە چێ، هەم ژیانە هەمیشەیەکەمان کە قیامەتە لە دەستمانە چێ. بۆیە بێ مسلمان بزانێت چۆن معاملەیەکە لەگەڵ ڕۆژانەی ژیانیە، لەگەڵ تەمەنیە، لەگەڵ تێپەڕبوونی ساڵەکانە. هەر نەڵێ ئێمە ساڵێکی تازە و ئومێدەوارم ساڵێ خۆش بێ و هیچ، بەڵێ هەمومان ئومێدمان وایە ساڵمان لێ ئەڕوا بە خۆشی لێمان بڕوا. بەڵام ئەبێ بزانین گرنگی پێ بدەین، تەمەن گرنگترین سەرمایەی ئێمەیە. ئەوەنە تەمەن گەورەیە مسلمانان، خوای تەعالی بە گەورەی خۆی لە چەندها شوێنی قورئانە قەسەمی پێخوا. ئەفەرمێ وەاللەیلی ئیذا یەغشا وەالنەهاری ئیذا تەجەلا، سوێن بە شەو وەختێدایە، سوێن بە ڕۆژ وەختێ دەرەکەوێ، وەلعەسر، سوێن بە کاتی عەسر. مفەسیرونە فەرموون خوای گەورە قەسەم بە هەر شتێ بخوا نیشانەی گەورەی ئەو شتەیە و ئاماژەیە بۆ مسلمان ئەبێ ئاگادار بێ ئەم شتە زۆر گەورەیە. بۆیە خوایە کە خاڵقی وەختیشە قەسەمی پێخوا، ئەبێ بە گرنگ تەماشایکەین. و مسلمانان ئەم تەمەن و ژیانی دنیا یەکێکە لەو نیعمەتە گرنگانەی کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە کە ڕەسوول الله فەرمێ صلی الله علیه وسلم بەداخەوە زۆربەی کەس خەڵەفێنراوە لەوەی شوکرانەی ئەم نیعمەتە بکا کە تەمەنە. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو دانە نیعمەت هەیە، ئەم دوو نیعمەتە زۆر کەس تێیا خەڵەفاوە، زۆر کەس قەدری نەزانی وەکو پێویست. یەکێکیانە فەرمێ الصحة، لەشساغیە. ئەم لەشساغیە کە خوای گەورە پێیاوین کە گەورەترین سەرمایەیە بۆ ئێمە، گەورەترین دەستکەوتە، بەخوا وەک پێویست قەدری نازانین. زۆر بەمان لەشمان ساقە، کوا شکرانە بژێریە و نیعمەتەی کە خوای گەورە پێیاوین. ئەگەر هەموو دنیایی ئێمە بێ یەک لەحزە لەشساغی نایانێ. و رسول الله فەرمێ یەکێ لەو شتان نیعمەتە گەورانەی کە مسلمان قەدری نازانێ لەشساغیە. دووهەم ئەلفەراغ، ئەو بۆشایی ژیان، ئەو تەمەنەی کە خوای گەورە پێیاوین کە ئەو تەمەنە کاتیە ئەتوانی خوا لە خۆت ڕازیکەی، کە بە ملیۆنان خوێندراوە لە پێناویەوەی کە
خوا لە خۆیان ڕازیکە. هەزاران دەربەدەری و سووتاندن و سەربڕین و قەتڵ و عام و قوربانی و شەو نخوونی کراوە لەلایەن کەسانێک کە نوخبەی ژیانن کە هەڵبژێررا و گرنگن تەمەنیان دانا و بەس لە پێناوی ئەوەی خوا لە خۆ ڕازیکە. جا ئەم تەمەن و وەختە مسڵمانانی یەکێکە لە باشترین نیعمەتەکان کە ئێمە لێی بێئاگاین سوپاسگوزاری خوا ناکەین. زۆر کەس هەبوو لە ئێمە ژیرتر بوو، لە ئێمە دەوڵەمەندتر بوو، لە ئێمە جوانتر بوو، فرسەتی ئەوەی پێ نەدرام نیعمەتی 2025 ببینێ. بۆیە ئەبێ ئێمەی مسڵمان وەکو نیعمەتێ سەیریکەین، سوپاسگوزاری خوا بین، هەوڵ بدەین خوا لە خۆمان ڕازیکەین ئەم ساڵ. ئەبێ محاسبە بکەین بزانی چیمان کردووە، ئەم توانین ئەم ساڵمان باشترەکەین لە پار. اینجا مسلمانان ڕەسوول ئەکرەم صلی الله علیه وسلم بە غەنیمە تەمەن لە قەڵەمەدا ئەفەرمێ ئاگادار بە ئەم تەمەنە کە خوا پەیداوی ئەم 56 ساڵە فرسەتێکە، غەنیمە و دەستکەوتێکە، وەکو غەنیمە بیقۆزەوە بۆ ئەوی خوا لە خۆت ڕازیکەی. اغتنم خمسا قبل 50. ئەفەرمێ ڕەسوول الله صلی الله علیه وسلم پێنج شت هەیە ئەنجامی بدە بەر لەوەی تووشی پێنجتی تر بی. بە غەنیمە و دەستکەوت سەیری ئەو پێنج شتە بکە بەر لەوە پێنجتی تر بێتە ڕێت. یەکێکیان ئەفەرمێ حەیاتەکە قبل مەوتیک. ئەم ژیانی دنیاتە بەر لەوە بمری بە غەنیمە و بە دەستکەوت سەیری بکە، بیکە بە ڕێگەیە بۆەوەی کە خوا لە خۆت ڕازی بکەیت، بە فرسەت بە دەستکەوتە. ها دەستکەوت و غەنیمەیەکمان دەسەکەوێت چەندێ دڵمان پێخۆشە، چەندێ هەوڵەدەین بیپارێزین، بە حەزەرەوە تەعامولەکەین. بەخوا ئەم تەمەنەش وایە مسڵمانان. ئەم ژیانی دنیا کۆتایی تێ خوا فەرمێ یا قەومی ئینەما هذه الحەیات الدنیا مەتاع قەلیل. ئەفەرمێ ئەی مسڵمان، ئەی قەومەکەم لە زاری پێغەمبەرانەوە، ئەم ژیانی دنیا کاتیەکی کەمە، وئین دار الآخرة هی دار القرار. ئەم ژیانی دنیایە کە کۆتاییە و کاتیە کۆتاییەت و پرسیارتان لێکرێ، بەڵام ژیانە هەمیشەیەکە قیامەتە. ئەبێ ئێمەی ئیماندار خۆمان ئامادەکەین بۆ قیامەت. ئەبێ ئاگداری ئەم تەمەنەمان بین، بزانین ئەم تەمەنە تاکە ڕێگەیەکە بۆ ئەوی خوا لە خۆمان ڕازیکەین. خوا لە قورئانە فەرمێ سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. ئەفەرمێ پێشبڕکێ بکەن بۆ قیامەت، ئاگدار بن بۆ لێخۆشبوونی خوا. ئەوە فرسەتە، ئەوە غەنیمەیە. من زۆر جار وتومە خواگیانە فەرمێ سارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض. ئەفەرمێ مسلمانان مسارعە بکەن، مسابقە بکەن لەم ژیانە کاتیەتانە بۆ ئەوەی بەهەشتێ بەدەست بێنن، پانتایەکەی بەقەدەر ئەرز و ئاسمانە. ئێمە لە ژیانی دنیا هەرچی هەوڵمانە ئەیدەین، ئەم هەمگە گوناحەکەین بۆ 200 مەتر. خواگیانە فەرمێ هیممەتان بەرز بێ بۆ بەهەشت هەوڵدەن کە پانتایەکەی ئەرز و ئاسمانە. ژیانی ئەوە نەکەم بێ، خواگیان بفەرمێ کاتیەکی کەمە. خوا حیف نییە ئەم هەمگە دڵعاجز بوونەی تیاکەین، ئەم هەمگە ناڕەحەتی تیاکەین، ئەم هەمگە تاوانەی تیاکەین. ئەم غەنیمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێن بە غەنیمە بیقۆزەوە ئەم ژیانی دنیا، بە دەستکەوت بیکە. ئێمە لە مالایەعنیە بەدەریەدەین. ئێمە ئەم تەمەنە جوانەمان کە تاکە ڕێگەیە بۆ ئەوەی خوا لە خۆمان ڕازیکەین لە غەیبەتای بینە سەر. مسڵمانان زۆر خەتەرە مەجالیسەکانمان. غەیبەتکردن ڕەسوول الله صلی الله علیه وسلم فەرمێ ئیفلاس دەکا. چۆن کابرایەک ماڵ و سەروەت و سامانەکەی نەمێنێ و زەرەرکە هیچی نەمێنێ. ئەم غەیبەتە کە ئێمە تەواوی تەمەنمانمان پێوە مەشغوڵ کردەوە، وەڵڵا ئیفلاسی قیامەتمانەکە. وەڵڵا لەناو سەحابا دانیشت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەزانن مفلیسی قیامەت کێیە؟ فەرمیان کێیە پێغەمبەری خوا؟ فەرمی ئەزانی مفلیس کێیە؟ سەحابەکان فەرمیان قوربان کەسێک کە پارە و سەروەت و سامانی نەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەو مفلیسی دنیایە، مفلیسی قیامەت ئەڵەم. مفلیسی قیامەت کێیە؟ وتیان قوربان کەسێکە نوێژ و ڕۆژوو نەکا. فەرمی نە، نوێژ و ڕۆژووی شەکا، بەڵام زبانی ناپارێزێ لە مسلمان، غەیبەتی خەڵکیەکە، تا نەدا لە خەڵکی، دڵی باش نییە بەرامبەر مسلمانان. ئەبێ ئێمە بزانین ئەم تەمەنە بە فرسەتێ بزانین ئەم سیفەتە ناشینانە لە خۆمان نابێت. مسلمانان تەنها ئەنجامدانی نوێژ و ڕۆژوو بەڵێ گرنگە، دین هەر ئەوە نییە. ئەبێ ساڵ بە ساڵ گۆڕانکاری لە خۆمان ناکەین، واز لە غەیبەتکردن بێنین، واز بێنین لە شتێک کە پەیوەندی بە ژیانمانۆ نییە. ئەم تەمەنە کورتە کەی بەشیەوە کە ئێمە بین دەخالەتکەین لە ژیانی خەڵکیە. من حسن ئیسلامی المەرئی تەرکه ما لا یعنی.
پێغەمبەریانە فەرمێ صلی الله علیه و سلم نەجوانی ئینسانی ئیماندار ئەوەیە کە واز بێنێ لە شتێ پەیوەندی بە تۆ نییە، واز بێنە لە عیب و عاری خەڵکی. حەقمان چییە بە خەڵکیوە؟ ڕەسوولی ئەکرەمە فەرمێ صلی الله علیه و سلم توبى لمن شغله عیوبه عن عیوب الناس. خۆشبەختی بۆ کەسێ مەشغوڵ بوونی بە عیبی خۆی وای لێکا واز بێنێ لە عیبی خەڵکی. والله ئەوەنەمان عیب هەیە دە ئەوەنەی تەمەنمان خەریکی بینی عیبی خۆمان چاک ناکەین، حەقمان چێ بە عیبی خەڵکی. وەیە بێ بزانین ئەم تەمەنە فرسەیەکە بۆ ئەوەی کە خۆمان خاسکەین. حەقمان چییە بە خەڵکیوە؟ مسلمانان ئەم موبایلە مسلمانان ئەم تەمەنەی ئێمەی هەمووی بەزایەداوە. لە سەدا 90 خەڵک لە مالایانی ئەم موبایلە بەکارێنێ. ئەم موبایلە یەکێکە لە وەسیلە باشەکانی ژیانمان، بەڵام بەداخەوە وای کردووە لە خەڵک ئاگای لە خۆی نەماوە، ئاگای لە نوێژ و عیبادەتی نەماوە، ئاگای لە کەسابەتی نەماوە. یەکێ لە هەرە تاوانە گەورەکان مەشغوڵ بوونە بە موبایل لە حەدی خۆی تێپەڕێ مسلمانان. بەخوا تاوانە، چونکە دڵنیاتەکەم ئەم تەمەنە پرسیاری لێکرێ. پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم لا تزول قدم عبد حتى يسأل عن 4. ئەڵێ هیچ ئیماندارێک پێدا نانێ لە قیامەتا، پێکانی لا ناباویانی ناڕاتە ناو ئەو شوێنەی کە بۆی دانراوە ئللا بێ لە 4 شتە پرسیاری لێ بکرێ. یەکەمیان عن عمره فيما أفناه، لەو تەمەنەی کە لە چیا سەرفت کردووە. بیاگەدار بی ئەم تەمەنە پرسیاری لێکرێ لە شتانێکە بەکارت هاوردووە کە خوا پێی ناڕازی بووە. یەکە پرسیار تەمەنە لێتەکرێ. ئەم تەمەنە گرنگترین سەرمایەمانە، بێ کارێ بکەین خوا لە خۆمان ڕازیکەین. ابن مسعود یەکێکە لە سەحابە شیرینەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. تەماشای ژیانی سەحابەکەین مسلمانان. سبحان الله لە هەموو شتێکا پێشینەن بۆیە خوا ئەو فەزڵەی بە نسیبی ئەوان کرد ئەوانی کرد بە سەحابە. ابن مسعود فەرمێ ما ندمت على شيء ندمي على يوم غربت شمسه ونقص فيه أجلي ولم يزد فيه عملي. أفرمي سوين بخوا پشیمان نبوم لهمو تمن ما لسر شتێ وەک پشیمان بوونەوەم لەسەر ئەوەی کە ڕۆژێکی ژیانم تێپەڕی بێ و تەمەنم کورتی کرد بێ و عەمەلی چاکم تیا نەکرد بێ وەکو پێویست. بۆ هیچ شتێ فەرمێ ئەوەنە پەشیمان نەبووم تێ. ئەوەنە گرنگ سەیری ئەم تەمەنەیان کردووە، ئەوەنە بەلایەنەوە گرنگ بۆ محاسەبەی خوانیان کردووە. یەحیای بنی مەعازە فەرمێ فەوتاندنی تەمەن کات بە فیڕۆدان لە غەیری ڕەزابوونی خوای گەورە لە مردن باشتر خراپترە بۆ ئینسانی ئیماندار. چونکە فەرمێ ئەگەر تۆ تەمەنت لە غەیری خوا ببەیتە سەر، کات بەزایە بدەی، گرنگی بە کاتەکانت نەدەی، ڕابیتە و عەلاقەی بەینی تۆ و خوا نایەڵێ. بەس مردن تەنها عەلاقەی تۆ بە خەڵکۆ نایەڵێ. زۆر کەسمان هەیە ئەوەندە بێزارە لە خەڵک تەمەنای مرد نەخوازێ. بۆیە فەوتاندنی کاتەکانمانە فەرمێ وەڵڵا لە مردن خراپترە بۆ ئینسانی ئیماندار. حەسەنی بەسری جوانی فەرمووە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ يا ابن آدم إنما أنت أيام مجموعة كلما ذهب منك يوم ذهب بعضه. أفرمي بني آدم ئاگدار بەخوا خواتە ڕۆژ بێتەوە شەو ببێتەوە لە تەمەنی تۆ کەمە بێتەوە. ئەفەرمێ هەموو تۆ کە بە خۆتە ئانازیت و بەلا تۆ خۆت بێ گرنگە چەند ڕۆژێک پێک هاتووی، هەر ڕۆژێک لێ بڕۆ هەندێکی لێ ڕۆ. بۆی ئاگداری کاتەکانمان بین، ئاگداری سەرمایەکەمان بین. سەرمایەی ئینسانی ئیماندار ئەم عومرەیەتی ئەبێ ئاوا سەیریکەین. وەڵڵا عالمی گەورەی وا هەبووە ئیمامی سوبکی لە تەبەقاتە ئەیگێڕێتەوە، عالمێکی زۆر گەورەی ئیسلامە. لە ژیانی یەکێ لە زانانە حافظی بنی منذری ئەفەرمێ ئەم زاتە گەورە مامۆسای علوم الحەدیث بوو، دەرزی حەدیثێ داوە لە مەدرسەی کامیلیە. ئەممە کاتیان بەلاوە گرنگ بوو ئەم علەما بەڕێزانە. فەرمێ کوڕەکەی عەمری خوای کرد لە ناو دەرزا بوتیان قوربان فڵان کەسی کوڕت مردووە. فەرمی با دەرزەکە تەواو بکەین تەماشای کات کە چەندێک قیامەتیان بەلاوە گرنگ بووە. دەرزەکەیان تەواو کرد، کوڕەکەیان شۆرد، هاوردیانە مزگەوتەکە نوێژی لەسەر کرد. نوێژی لەسەر کرد چەندڵۆ پێفرمێسکی بە چاوە هاتە خوارەوە تا دەرگاکە چوو لە دەمیا فەرمی ئەودەعتوکە یا ئیبنی ئەودەعتوکە الله یا ئیبنی. فەرمی ئەی کوڕەکەم دامی بەدەست خواوە خوا بتپارێزێ. نەچووە دەرەوە بۆ تەشیع جەنازەکە بۆ سەر قەبرانەکە لەگەڵێ. ئەوەنە قیامەتیان بەلاوە گرنگە. ئیمامی سوبکی ئەیگێڕێتەوە لە تەبەقاتە. ئاوا هەمیشەیی
گرنگیان بەم ژیانی دنیا نەداوە حتا کوڕەکەی مردووە گرنگی ئەوەی پێ نەیاوە دەرزەکەی بۆ بچڕێنێ بۆیە ئەوان گەشتن بەو پلە مسڵمانان تاکە کوشندەترین چیت بۆ ئێمە ئەم ژیانی دنیاە حوبی دنیا وای لێ کردوین نە تەمەنمان لەبیر ماوە نە خۆمانمان لەبیر ماوە نە خۆشی بینین لەو ژیانی دنیاشمانە لەبیر ماوە وامان لێ هاتۆ مسڵمانان هەرچی خۆشیمان هەیە وابەستەیە بە دنیاوە هەرچی خەفەتمان هەیە وابەستەیە بە دنیا واتە هەر کاتێ لە کەسابەتەکەمانە سەرکەوتوو بین دڵمان خۆشە بێ هەر کاتێ لە کەسابەتەکەمان لا زەرەر بی دڵمان لا خۆشە با هەموو شتێکمان هەبێ ئەمە کارە ساتەکەی مسڵمانان هەرچی خەم و خەفەت و خۆشیمان هەیە وابەستەیە بەم كسابته أما الريك أو آية إخوة فرمي يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكري أفرمي إيمان داران جيان ومال وثروة سامان وجياني دنيا إهمال تنكا لروجي قيامت أقدار بن لذكر إخوة ليادي إخوة بأقات تنكا هر كسي ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون هر كسي وابي وخساره من دي دنيا وقيامت والله أمر إيما وين مسلمانا هەرچی خۆشی و ناخۆشیمانە وابەستەیە بەم ژیانی دنیاوە هەرچیمان هەیە خەفەتی دنیایە تو خوا چی مسڵمانێک هەیە یەک خەفەت بخوا بۆ ئەوەی کە تاوانێکەکە چه خەفەتێکمان هەیە مەربوتە بە قیامەتمانەوە کامان خەفەتە خۆین بۆ ئەوەی فڵان گوناحمان هاتیە کامان خەفەتە خۆین بۆ ئەوەی فڵان چاکە بکەین هەرچی خەفەتمان هەیە وابەستەیە بە دنیاوە ئەوە سەرچاوەی ئەوەیە کە کاتەکانیشمان لە مالایانیا بینە سەر مسڵمانان أم دنيا ونناني بخوايا مواي بوكين بيغمرنا فرمي صلى الله عليه وسلم لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ما سقى كافرا منها شربة ماء أفرمي قرم جاني دنيا بقدر باليكي ميشولا قرن بوايا لا إخوانيش كافر قلاسي أو بخواتو أي أما نابي بزانين أم دنيا ونناني مواي بوكين أبو جهل مليالري مكبو پیغمبری خدا صلی الله علیه و سلم بدومان دای عایشه فرمی والله مالی پیغمبر بدومان تباختی عایشی نکردو آگر نکراوت لمالیا نکنان نخراو آگر ایتر آو خرمای ابو بخراوتها بدومان لصحیح بخاری فرمی بسیروج محمد المصطفى نان نبو بخوا احمد دنیای مؤمن نابی و نخمیم دنیا بخوا ابو جهلیش دشمنی خو پیغمبر بو یک دولمن ایساش روایه ایساش اوی یک دشمنی خو پیغمبر صلی الله علیه و سلم که امریکا و اسرائیل هرچی پاره دنیا لدسیانه یک مسلمانی رازگو لسر ارزاق غزه و فلسطینیه نه نیبی خو رک نمونه صحابه پیغمبر صلی الله علیه و سلم زینو کنه و بيبزانين أم جيان الدنيا مشغول ما أنك قيامتك كمان لدزين ألهاكم التكاثر حتى زرتم المقابر خواجان فرموي مشغولي كردون جياني دنيا وايلي كردون ألهاكم التكاثر خر كرنوي بارو جيان ومال وثروة وسامان وايلي كردون بأقاي كردون لقيامتان حتى يننا وقبرك أنت كادنا ناو قبرك أنت أوه أفرمي كروشتن خلقك داش الله كي أما أوشون أبو من ليه ترسيام خواجانا فرمي وا بارو تكاثر زور كردني مالو ثروة وسامان وا مشغولي كردن قيامتا لبيشو تانين ناو قبرك باشترين درس بو إنسان إيمان درس القبرسانة أبي عبرات ورقد يوم مردوها بينيا يعني إنسان الروات سر قبرسانة أبي بيركاتو مشوينيتي أم جياني دنيا بوا قمي كردوها بوا بياقاي كردوها لتمن ولكات ولديني بو خواه بگوی خوم گمتی و بولم قبرسانی زرانا مردویان ناشتوه آخر مردوکا لبردمیا قرار وایە تۆ حرە بێ عیبرەتێ وەرگریت خوا فلیمێ بێ سەرنجی ڕاناکێشێت فلیم هەیە لە قەبر ناڕەحەتر بێ کە ڕەسوڵ الله فەرمێ صلی الله عليه وسلم مەشهەد و فلیمی ناو قەبر لە هەموو فلیمێ قورسترە مەترسی ناکرە بەو خوا بە گوێم و گوێمتێەوە بوو قەت بیرم ناچێت ئەمە لە پشتمە بوو مردووەکەمانە نێشت ئەیوو مەرزەیەکم هەیە هەر ناوی سایرەکەشم بیرە مەرزەیەکم هەیە فڵان کەس تازە کڕی من نایەوی کڕی ئەمە حاڵی ئێمەیە لەناو قەبرسانە هەر پارەمان هەلەبی بۆیە بیاگەدار بین مسڵمانان ئەم ژیانی دنیا کۆتاییە ئەم تەمەنە فرسەتێکە خوا پێیاوین گرنگە وەسانێ بۆ مومین خوا لە خۆی ڕازیکە لەم تەمەنە داواکارین لە خوای تەبارەک و تەعالا لە گوناحی گشت لایەکمان خۆش بێت شیفای نەخۆشی هەموو لایەکمان بدا هیدایەتی گەنجەکانمان زیاو کە پیرەکانمان عاقبەت بەخێر کە یا الله یا ئەرحەم الراحمین
هەڵ مسلمانی قەرزارە خوایگیان قەرزی بجاریە شیفای نەخۆشی بە یا ئەرحەمە الراحیمین. خوایگیان هەر دەست و هەر لایەنێ ویست و ئیرادە و زوڵم و ناڕەحەتیە بۆم کوردەواریە چ داخلیە چ خارجیە. خوایە قابل هیدایەتە هیدایەتی دەی، خوایە قابل هیدایەت نییە ئەوەی ناڕەحەتی دین و دنیا بەسەریا بێری، ڕسوای دنیا و قیامەتی کەی، خۆشی و ئاوەدانی بە وڵاتی ئێمە بگێڕیتەوە یا ئەرحەمە الراحیمین. ئێمە لە ئەمن و ئەمانین خوایە، خۆت بە دڵمان ئاگداری غەیری دوعایش دەسەڵاتێکمانێت و خوایە خۆشی بۆ غەزە بگێڕۆ، خوایە گیان ئاوەدانی بۆ مسلمانانی غەزە بگێڕۆ، خوایە ئەیبینین بە چاوی خۆمان ئەوەنە مردن زۆرە فریان ناکەون جەنازەکان بنێشن، سەگ بە چاوی خۆم بینیمە پشی لە داوێتی بە جەنازەکانیان. توخوا خوایە گیان احترام و ڕێز و ئەمن و ئەمانیان بۆ بگەڕیتەوە، هەر لایەنێ سەبەبکاری ئەمە بووە خوایە خراپتری بەسەرا بێنی. ئامین ئامین یا ئەرحەمە الراحیمین.